دیارە حکوومەتی هەرێمی کوردستان و عێراق کۆمەڵێک هێشتا کێشەی هەڵواسترا و ماوەتەوە لە بینیاندا کە چارەسەر نەکراوە. لە نیویاندا زۆر باز لەوەش دەکرێت کەسانی شارەزا و چاودێران پێیان وایە کە حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی دەست بەکاربوونی کابینە لە دوای کابینە کۆمەڵێک هەڵی استراتیژی کردو، کۆمەڵێک پرسی گرنگ هەبوو کە پێویستە داکوتی لەسەر بکات لا بەرژەوەندی کورد لا بەغدا لە ناوەند لەسەر ئاسی حیزبی سیاسی ئەو پەیوەندیە دیپلۆماسی و استراتیژیانە کە لەسەر ئاسی تاکە کەسی و حکومی هەیان بۆ حیزبەکان نەتوانراوە پێویست کار لەسەر پرسی کورد بکرێ. ئەوەشی کە هەیە زۆر جار باسی لێوە دەکرێت لە بەشێک لە ناوچەکان بە تایبەتیوانی کە دەکەونە نێو مادەی 140 دەروی داری هەرێمی کوردستانە کورد ئەم مافانە کۆمەڵێک پرسی گرنگ هەبووە لە دەستی داوە. لەسەرم بابەتە پێویستە کورد چۆن کاری جدی بکات و گرنگترین هەڵە استراتیژیەکانی کورد لە ماوەی حکومڕانی خۆیدا چی بۆکە لە ناوەند لە دەستی داوە. لەسەرم بابەتە لەگەڵ بەڕێز دکتۆر دڵشاد عومەر مامۆستای زانکۆ ڕاستەخۆ لە کەرکووک و کۆمیوانمان دەبێت گفتوگە زیاتر دەکەین. دکتۆر زۆر سپاس بۆ ئامادەبوونت. حەزەکەم لە ئێستاوە یعنی لێکم هەنگاوە دەست پێ بکەم و لەم کابینەی حکوومەتی محەمەد شیاع سوودانی و دەست پێ بکەم. تێبینیەکانی جەنابەت لەسەر کۆی پەیوەندیەکان و کۆی کارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و هەماهەنگیەکانی لەگەڵ ناوەندا ئێوە چۆنە بینن؟ بەڵێ ئەم کاتتان باش، زۆر سوپاس بۆ میواندارەتی لە کەناڵی کورسان نیوز. لە ڕاستیدا ئەو واقعی کە ئێستا ئەیبینین لە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندی حکوومەتی مەرکەزی دەراویشتەی ئەو ڕێکەوتنە کۆرانەی پێشووترەکە کراوە لە نێوان هەردوو لایەندا و ئەوەی کە ئەبینرێت هەتا ئێستا ئەم ڕێکەوتنانە نەچۆتە ناو قالبێکی یاساییەوە یاخود پەیوەندیەکی و ڕێکەوتنێکی پتەوی پشت ئەستور بێ بە یاسا یاخود بە دەستورە. بۆیە زۆرجا ئەبینین ئەم ڕێکەوتنانە ناگاتە ئەنجام یاخود تا کۆتایی نامینێتەوە لە نیوەی ڕێگایدا دەپچڕێت. ئیتر لە نێوانی هەم هەرێمی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەندا بە پێی ئەو حکوومەتە یەک لە دوایەکانەی کە هاتووشە بۆ لە عێراقدا بەردەوام ڕێکەوتنەکان لە چوارچێوەیەکی ڕێکەوتنی سیاسیە لایەنێکی حزبی یاخود چەند لایەنێکی حزبی لەگەڵ ئەو لایەنە سیاسی و حزبیانی کەوا لە حکوومەتی ناوەندا حکوومەت پێکدێنن بناماکانی ڕێکەوتنەکان هیچ بنەمایەکی یاسایی تێدا نیە، پشت نابەستن بە دەستور یاخود دەستور جێبەجێ ناکەن. بۆی لە ناوەندی ئەمەشدا لە ڕاستیدا ئەوەی کە ئێمە بینیمانە و توێژەران و یاخود چاودێرانی سیاسی کە بینیانە زەرمەندی زیاتر بۆ ئەو ناوچانن کە لە نێوانی هەتا ئێستا ناوچەی ناکۆکن لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا بە تایبەتی کەرکووکدا کە دەیان کێشەی تێدایە هەتا ئێستا چارەسەر نەکراوە و هەوڵش نادرێت بۆ چارەسەرێکی ئیتر ئەم کێشانە ئیتر پرسی خاکە، پرسی سنوورە، پرسی ئابووریە، پرسی سیاسیە، پرسی کۆمەڵایەتیە دەیان پرسی تردا دەبێت ئەم جارە بە ڕوئیایشتر حکوومەتی هەرێم یاخود ئەو تیمی کورد لە ناو حکوومەتی ناوەندا ئەبێ بە شێوەیەشتر مامەڵە بکات و کۆمەڵێت ڕوحات و تێزی تر پێشکەشکا بە حکوومەتەکەی محەممەد شیاع سوودانی کەوا بتوانێت ئەم جارە هەر هیچ نەبێت هەندێک لەو چێشانە چارەسەر بکات کە ئێستا لەسەر واقع. دکتۆر ئەگەر لەسەر پرسی نەوت بوەستین کە یەکێکە لە بابەتە گرنگەکان بینیمان کە سەرۆکوەزیرانی عێراق لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوودا سەردانی فەڕەنسای کرد و وەکو باسی لێوە کرا چەند گرێبەستێکی استراتیژی لە نێوانیان داواژۆ کرا. نەوەدێکێکە لە پرسە گرنگەکان بۆ عێراق پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان لەسەرم بابەتە چۆن بوەستێت، چۆن کار بکە. زۆر باز لەوە دەکرێت وەکو دەنگۆ کە پێویستە ئیتر حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ڕادستی ئەو پێشات و پێشنیارە بکات کە پێویستە نەوتی هەرێم لە ڕێگەی سۆمەوە بفرۆشێ. چه هەڵەیە کراوە لەلایەن حکوومەتی هەرێمەوە لەسەرم بابەتە؟ بەڵێ ئێمە کە دین هەر باسی پرسی نەوتەکەین بێگومان لە عێراقدا بە شێوەیەکی گشتی و لە کوردستانیشدا یەکسەر ئەتوانین بیبەستینەوە بە کێشەی کەرکووکدا بۆ لە بەرەوەی ئەگە بچینە پاشخانە مێژوەکەیدا بۆ یەکەم جار یەکەم بۆ بەرهێنانی بازرگانی لە نەودا لە عێراقدا کراوە لە شاری کەرکووکدا کراوە. ئەگەر بین بە پێی ئەو ئامارانەی کە لەژێر دەستماندایە تا ساڵی 1950 تا 1960 لە 1994 داهاتی حکوومەتی عێراقی لە چێلگەنەوتەکانی کەرکووکدا بووە و لە دوای ئەمەشدا کە کاتێ چێلگەکانی بەسرا و مووسڵ دێنە تەوری بەرهەمهێنانەوە
ڕێژەی چێگای نەوتەکانی کەرکووکدا هەر ئاستێکی بەرزی نواندووە تا 68 بۆ 70 لە سەتا داهاتی حکوومەتی عێراقی یاخود بوجە و میزانی حکوومەتی عێراقی لە داهاتی نەوتی چێلکە نەوتەکانی عێراقان زەدین ئەم واقع مێژووە ئەی چەسپێنی لەسەر واقعی کەرکووکدا سەرێکی نە کەرکووکدا بە هیچ شێوەیە کەرکووک هیچ سوودێکی لەم داهاتە نیشتیمانی نەوتەی نەبینیوە و بە هیچ شێوەیەکیژە ڕنگدانەوەی ئەم سامانە نیشتیمانیە ڕەنجی نەداوەتەوە لە بنیادنانی ژێرخانێکی ئابووری و خۆشگوزەرانی هەم بۆ شار و هەم بۆ دانیشتوانی شاری کەرکووکدا. ئەمە یەکەم هەنگاوی هەڵە بوو کە حکوومەتی عێراقی لە ساڵی 1925 کە گرتیە بەر و ئیمتیازیدا بە هەندێک کۆمپانیای ئینگلیز و کاتەدا کە وەبەرهێنان بکەن لە بواری نەودا کە هیچ توانای خۆی توانای نەبوو کە بەرهەمێنان بکات و لە دوای 72 کە وەبەرهێنانی نەوتکەوتە دەست وەبەرهێنانیشی نیشتیمانی بەدەستی حکوومەت دوای خۆماڵیتکردنی نەوتدا ئەم ڕێکارە نادروست و ناتەندروستی کە حکوومەتی عێراق دەستی برۆ بۆ وەبەرهێنانی نەودا ئەمە جاریش لە ڕنگدانەوەیدا لە ناو واقعی هەرێمی کوردستانیشە کە کاتی هەرێمی کوردستان لە دوای ساڵەکانی 2007 و 8 بیرۆکەی ئابووری سربەخۆ دەستبردن بۆ پیشەزاتیکردن و دەرهێنانی نێوتی کردە دەستەوە ئەمەش بووە لە واقعی هەردوو حکوومەتی عێراقی لە ماوەی 102 ساڵی دامەزرانیدا و لە واقعی دیڤاکتۆی حکوومەتی هەرێمی کە لە ساڵی 1992 دامەزراوە ئەبینی هەتا ئێستا سامانی نەو نەبۆتە خاڵێکی بژاردنەوە و خۆشگوزەرانی بۆ هەردوو لادا. ئەمە ئێستش ئەم کێشەی کەوا زیاتر ئەبیندرێت لە نێوانی ناکۆشی لە نێوانی لێک تێنەگەیشتنی لە نێوانی حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا خاڵی سەرێکی پرسی نەوتە لە ڕاستی و واقعدا. ئەمەش هۆکارەکەی تەنها بۆ ئەوە گەڕێتەوە کە هەردوو لا پابەت نین بەوەی کەوا یاسایەک دەرچێنین بە ناوی یاسای نەوت و غازە و کە هەردوو لا وەکو ڕێچکەیەکی یاسایی و ڕێچکەی هەرێمی کوردستان هێندە قورسەکە ئەم یاسایە دەربچێنرێت دکتۆر و پرسی فرۆشتنی نەوت بەسەر بەخۆ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە لە ڕووی یاسا و ڕێگە پێدراو نییە و کە ڕێگە پێدراو نییە چۆن کارێکی لەم جۆرە بەسەر حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا تێپەڕیوە تا ئێستا بوروژێنرێت. بەڵێ حکوومەتی هەرێم بە بڕیارێکی سیاسی و بیرکردنەوەیکی نەتەوایەتی دەست بۆ پرسی نەوتەبات و دەسەکا بە دەرهێنان و پاڵاوتن و پیشەسازی کردن و بە بازارکردنی نێودا چێلکە نەوتەکانی هەرێمی کوردستاندا. ئەمەش بۆ مەرامێکی نەتەوایەتی بۆ ئەو مەرامێکەوە خۆیان بانگەشیان پێکرد وەخت خۆی بۆ ئەوەی کەوە ئابووریشی سەر بە خۆیان هەبێ و پشت ئەوەی تر نەبەستن بە ئابووری عێراقدا کە بە حیسابی ئەوەی حکوومەتی هەرێم باسی ئەو دەکردکەوە حکوومەتی ناوەندی فەرامۆشی حکوومەتی هەرێمی کردووە لە بودجە و میزانیە و کۆمەڵێ بەرپرسیارەتی تردا. بۆیە ئەم بڕیارە سیاسیە ئەم بڕیارە نەتەوایەتیە کە دراوە مەدروست نەبووە دراسەتێکی باشیان بۆی نەکردووە چونکە نەوت هەر خودی نەودا لە هەموو جیهاندا و هەموو توێژەراندا کۆکن لەسەرەوەی کەرەستەیەکی وزەی استراتیجیە مامەڵەکردن پێیدا مامەڵەی نێودەوڵەتیە ناکرێت مامەڵەیەکی تەندروست و نایاسێنی بکرێت و لە لای دەستەیەکەوە یاخود بەشێکەوە لە عێراقدا کاری پێ بکرێت مامەڵەی لەگەڵا کرێ و بە بازارکردن بکرێت. بۆیە ئەمەش هەر خاڵی جەوهەری ناکۆشیە تا ئێستا لە نێوانی حکوومەتی ناوەند و حکوومەتی عێراقیدا و ئەوەشە بینی لە واقعدا ئێستا زۆربەی زۆری ئەو کۆمپانیانی کەوا گرێبەستەکانیان هەڵەوەشێنەوە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستاندا بەستنە بەو فشاری کە حکوومەت ئەیکا لە دادگای نێودەوڵەتیدا کەوا ئەم پرسە بە پرسێکی نایاسایی کراوە دیارە مەبەستت لە هەڵوەشانەوەی گرێبەستەکەی تایبەت بە کۆمپانیای ترافیگویەکە لە حکوومەتی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەمە کاریگەری چی دەبێت لەسەر کۆمپانیەکانی دیکە و کاریگەری چی دەبێت لەسەر ئەو گرێبەستان ئەم گرێبەستی کە حکوومەتی هەرێم لەگەڵ ئەم کۆمپانیایە کردوێتی؟ ئەم هەڵوەشانەوەی ترافگۆ تەنها یەکەم هەڵوەشانەوەی گرێبەستی کۆمپانیای نەوتی نییە لەگەڵ حکوومەتی هەرێم پێشتریش بینیمانە زۆرێک لەو کۆمپانیایی تر وەکو ئەنێرژی ئەمان کۆمپانیەکانی تری تردا کە هەڵیان وەشاندەوە بێگومان ئەمە سومعەتێکی باش نادا لە جیهاندا بە پرسی نەوتی هەرێمی کوردستان و زیاتر کۆمپانیەکان ئیتر بیر لەوە دەکەنەوە کە لە ڕێگای ناوەندەوە کار بکەن بۆ
و بەرهێنان لە شێڵگەنەوتەکانی عێراق و کوردستاندا بە پێی ئەو دەستورەی کە ئێستا هەیە. خاڵی چارەسەر بەڕای من بۆ ئەم پرسە ئەوەیە کە هەردوو لا بە تایبەتی ئێستا حکوومەتەکەی سوودانی تیمێکی باشی کوردی تێدایە لە هەرێمی کوردستانەوە کە لە ناو حکوومەتدان کا لەسەرەوە بکەن کەوا باشترین چارەسەر ئەوەیە کە کۆک بن لەسەرەوەی بە زووترین کات یاسای نەوت و غاز دەربچێنن و هەردوو لا پابەت بن بەن یازایەوە بەپی ئەو ڕێزکە یاسایی کە دایشێنێن کا لەم بواراندا بکەن. بەڵام لە ڕاستیدا هەر ئەمە چارەسەر نییە. لە ڕاستیدا بابەتێکی تر ئەوەیە کە ئێمە کە دین باسی پرسی نەوتەکەین و باسی پرۆسی نەوتەکەین و پیشەسازی نەوتەکەین ئەبێ باز لە یەکێ لە کەرەستە ئابوووریە گرنگەکانی شادەماری بودجێ و میزانی حکوومەتی عێراقی و حکوومەتی هەرێمکەین و ڕنگدانەوەی ئەم کەرەستە گرنگە لەسەر بژانەوەی واقعی ژیانی خەڵکی عێراق و خەڵکی کوردستانیش بێت. تووشێ تا ئێستا ئەوەی ئێمە پێیگەیشتوونە و کۆمەڵی توێژەری تر پێیگەیشتووە نە خەڵکی عێراق واتە نەگەلی عێراق بە شێوەیەکی گشتی نە خەڵکی کوردستانیش ئێستا هیچ سوودمەند نەبوونە لە پرۆسەی پیشەسازیکردنی نەودا کە عێراق لە ساڵی 1920 دەستی پێکردەوە و هەرێمی کوردستانیش لە دوای ساڵەکانی نەوەتەوە دەستی پێکردەوە بە شێوەیەکی تەسکتر. ئەبایە سوودێکی باشتری هەبایە بۆ واقعی ژیانی خەڵک و بۆ بنیادانی لە ڕابردوودا چەند جارێک ئەم نەوعە کێشانە دکتۆر دروست بۆ لە نێوان حکوومەتی عێراق و هەرێمی کوردستاندا، بەڵام دوجار خاڵی لێکتێگەیشتن توانراوە بدۆزرێتەوە. کێشەکانی ئەم جارێ حکوومەتی هەرێمی کوردستان و ناوەند خاڵی چارەسەری هەیە کە هێشتا لە بەرژەوەندی کووردا بێ حکوومەتی هەرێما بێ؟ بڵێ خۆی ئەگەر بتوێت خاڵی گرنگ ئەوەیە متمانەیە گەڕانەوەی متمانەیە لە نێوان هەردوو لادا و هەردوو لا ڕێک بکەون کەوا پابند بن بە شتێک و ڕێژکەیشی یاساییەوە کەوەی ئاماژەمان پێکرد ئەگەر یاسای نەوتی واز بێت دەیان یاسایی تر دەربکەن بۆ چارەسەری کێشەکانی نێوانی هەردوو لادا ئەتوانن ئەمانە ببەنە خاڵی بنەمای بەردەوامبوونی لێک تێگەیشتنەکاندا. بەڵام بەداخەوە یعنی ئێمە سەیری ڕابردوو بکەین بۆ ئەم لێک تێگەیشتنەوە و هەڵوەشانەوە ناکۆچی کە هەیە بەردەوام هەردوو لا ڕێکەوتنەکانیان ڕێکوتنیی سیاسی بووە. بە تایبەتی لایەنی کوردی ئەوە لایەنی کوردی کە هەرێمی کوردستان چەقی سەرەکی بۆ دامەزراندن و دروستنەوەی عێراقی نیە لە دوای 2003دا و دەستیشی باڵای هەبووە لە نووسینەوەی دەستور و بنیانانی ئەم دەوڵەتی کە ئێستا هەیە لە دوای 2003دا ئەوایە زیاتر جەختی لەسەر ڕێکەوتنەکانی بکردایەتەوە لەگەڵ حکوومەتی عێراقا لە چوارچێوەی ڕێکەوتنی سیاسی نەبووە لە چوارچێوەی ڕێکەوتنی حزب یاخود چەند حزبێک لەگەڵ حکوومەتان نەبووە ئەوە لە چوارچێوەیەکی یاسایی ئەم ڕێکەوتنانەی بکردایە بۆ ئەوی مافەکانی خۆی بپاراستایەوە ئێستا و بۆ داهاتوو بۆ نەوەکانی داهاتووشدا. ئێمە ئێستا ئەم ناکۆچانی ئێستا هەیە ئەگەر بەم شێوە بڕوە بەردەوامە بێ بۆ نەوەکانی داهاتووش ئەم ناکۆچانە هەر بەردەوامە بێ لەگەڵ حکوومەتی عێراقیدا لە بۆ چارەسەر ناکرێت. باشە دارە کێشەکان بۆ کورد بۆ حکوومەتی هەرێمی کوردستان دە تەنها لەسەر نەوت نەوەستاوە، ئەویش پرسی تعریفکردن و نەتەوایەتی هەیە. خەباتێکی زۆر کرا بۆ دەستنیشانکردنی سنوورەکانی هەرێمی کوردستان، خەباتێکی زۆر کرا بۆ ناوچانی کە لە دەروی ئیداری هەرێمی کوردستانان، بەڵام هێشتا ئەم ناوچانە دۆخی ڕۆژیان بەرەو خراپتر دەچێت. ینی لە داهاتووە و ئەمێ بزان ئێستا ڕۆژەکە چۆنە و پێویستە لەمە دووە حکوومەتی هەرێم چۆن لەگەڵ ئەم بابەت ئاستیاریان مامەڵە بکە. بەڵێ ئەمە کۆکچین لەسەرەوەی حکوومەتی یەک لە دوایەکەکانی حکوومەتی عێراقی لە ڕۆژی دامەزرانی لە ساڵی 1920ەوە بە چاوی حکوومەتی مرکزی و بە چاوی ئەوە سەیری ناوچەکانی تری کردووە تایبەتی ناوچەکانی کورد و هەرێمی کوردستان و کوردستانی باشوور بە چاوی کەوا مرکزیان بکە وابەستەیان بکە بە حکوومەتێکی مرکزیەوە. تەنانەت ئەو ناوچانەی کەوا زیاتر ناوچەی گرنگ بوونە ناوچەی ئەوەی کەوا نەوتی تێدا بووە ناوچەی سنووری بووە ناوچەیشی پێگەیکی استراتیجی هەبوو هەوڵی داوە لە ڕێگای چەندین ڕێگا و کەوامان لە ژێر دەستی کورد و لە ژێر دەستی دانیشتوانی دەریکا کە چەندین پرۆسەی بۆ ئەم بابەتەدا بەکارهێناویش لەوانە پرۆسەی تعریب بووە پرۆسی تەرحیل بووە کە لە ڕابردوودا
بە توندی لە حکوومەتەکەی بەعزدا و سەدام حوسێندا ڕەنجی دایەوە و ئێستش بەردەوامە ئەمە لە ڕاستیدا ئەم پرۆسەی تعریبکردن و پرۆسەی فشارخستن لەسەر دانیشتوانی ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانە بۆ ئەوەیە کەوا زیاتر پێگەی کورد و دانیشتوانی کورد لاواز بکەن لەم ناوچانەدا و هەتا ئێستش بەردەوامە ئەمەش بەشێکی سەرەکی ئەکەوێتە سەر بیرۆکە و بیرکردنەوەی ئەو کەسانەیە ئەو سیاسەتمەدارانەی کە دێن دەسەڵات و جڵەوی دەسەڵاتی حکوومەتی عێراقی ئەگەنە بەست و بەشێکیشی ئەکەوێتە ئەستۆی ئێستا بە تایبەتی لە دوای 2023 ئەکەوێتە سەر ئەستۆی لایەنی پەیوەندیدا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا چونکە ئەوە لایەنی پەیوەندیدا لە حکوومەتی هەرێمی کوردستاندا بە هیچ شێوەیەک لە دوای 2023 هیچ پرۆژەیەکی باشی نەبووە بۆ ئاساییکردنەوەی ئەو بارودۆخەی کە لە پێش 2023دا سەپێنرا بوو لەسەر واقعی کەرکووک و خانەقین و ناوچەکانی تری لە مووسڵ و ناوچەکانی تری دەرەوەی هەرێمی کوردستاندا و هیچ پرۆژێکی باشی نەبوو بتوانێت درەنگ نییە بۆ ئەوەی کە کورد ئەم پرسە زیندوو بکاتەوە کە داکۆکی لەم ناوچانە بکات بە هیچ کاتێک لە هیچ کاتێکدا درەنگ و وین نییە بێگومان ئەوانەی کە لە ڕابردوودا بووە ئێستا ئەبێ بە عقلێکی تر و بە پرۆژەی تر و بە بیرکردنەوەی تردا ئەمە بکە خۆ هەر ئەمەش هەمان ئەو لایەنە نەیارەی کەوا ئێستا بەردەوامە لە پرۆسی تعریبکردنا بە واقعیشی تر یاخود بە ئوسلوبێکی تر بە شێوازێکی تر دێ بەردەوامی بێ لەم پرۆسەدا بۆیە کوردیش ئەبێ بەردەوام لەوە بە کە بیرکردنەوەی ئەوەی هەبێت کەوا ئیش بکە بۆ داواکردنەوە و یا ئاساییکردنەوەی ئەم ناوچانە وەگەڕانەوەی مافەکانی خۆی لەم ناوچانەدا بۆ دانیشتوانی ئەم ناوچانە و هەڵەکەی کورچی بووە بەرامبەر بەم ناوچانە هەڵەکی کورچی بوو بۆ داکۆکیکردن لەم ناوچانە لە بەرامبەر ناوەنددا حکوومەتی عێراقیدا دەیان هەڵی سیاسی کراوە لە ڕابردوودا و تەنانەت نەک پێش 2023 پێش عفۆن دوای 2023 بەڵام پێش 2023 تەنانەت لە بزوتنەوەی ڕزگاری خوازی ملەتی کوردە کە لە دوای جەنگی جیهانی دووەمە دەستی پێکردووە لەگەڵ حکوومەتی عێراقدا و زیاتر چڕەبێتەوە لە ساڵی 60ەکان و هەفتاکان و دوای لە شۆڕشی نوێژدا دایان هەڵی سیاسی کراوە و لە دوای 2023 دا دایان هەڵی سیاسی کراوە لەلایەن باڵێن دەسەڵاتداری یاخود ناوەندی دەسەڵاتی کوردیدا کە لەگەڵ حکوومەتی عێراقی کراوە کەوا نەیتوانێەوە بە هیچ شێوەیەک پرۆژەیەکی باش پێشکەشکا بۆ ئەم ناوچانەوە بتوانێت واقعی ئەم ناوچانە بگێ ئاسایی بکاتەوە بیگەڕێنێتەوە سەر واقعی مێژوی و جوگرافی خۆی کەوا بەشێکە لە باشووری کوردستان ئەم ناوچانە کەرکووک و ناوچەکانی تردا و ئەمە ئەگەر دانیشی باسی ئەم بابەتانەکەین دەیان توێژینەوە و دەیان زنجیرە حەڵقەی تەلەڤیزیۆنیمان پێویستەکەوەی باسی ئەم خاڵانە بکەین لە دوای 2023 ئەوەی کە ئاماژەی پێ بکەین پرۆژەیەکی باشمان نەبینیوە بۆ ئاوادانکردنەوەی شاری کەرکووک هەر هیچ نەبێت بەو واقعی کە لە هەولێر و لە سلێمانیدا کراوە ئەو وایە لە کەرکووکیشدا بکرێتە بەڵام ئەوەی کەوا خەڵکی کەرکووک ئەیبینێت و باسی دەکات کەوا لە ماوەی 17 ساڵی حکومڕانی کووردا لە کەرکووکدا جیاوازیەک هەبوو لە عەقلی کورد لە ئیدارەی کووردا لە کەرکووکدا تەنانەت بە ئاستێکی کەم وەکو هەولێر و سلێمانیش بیری نەکردەوە کە کەرکووک بەشێکە لە کوردستان بتوانێت ئەو پرۆژە و خزمەتگوزاریە و ئەو واقع ژیانی کە ڕەخسادی لە هەرێمی کوردستان لە هەولێر و دوهۆک و سلێمانی و ناوچەکانی تردا لە کەرکووکیژان بیرەخسانێ ڕاستە کەرکووک تایبەتمەندیشی تریدایە فرەرنەتەوەیدایە فرەڕەگەزیدایە بەڵام ئەتوانرا توڕەحات و تێزی تر ئەمە بکرایە بۆ کەرکووکدا کە بماتوانایە واقعیشی وا پێشکەش بکەین کەوا لەو نەتەوە و ئایزا جیاوازای نەیتریش بکەن ئەوان خۆیان داوا بکەن بێن بگەڕێنەوە سەر هەرێمی کوردستان و کەرکووک بگرێتەوە سەر هەرێمی بەڵێ بەڕێز دکتۆر دڵشاد عومەر مامۆستای زانکۆ لا کەرکووک کۆمیانی هەبوو زۆر سپاس بۆ ئامادەبوون دکتۆر